جارێکی تر ئێمە لە هەولێر لەسەر چەند بابەتێکی گرنگ بە نسبەت ڕۆداوەکانی ساڵی ڕابردوو شەش مانگی دوایی ساڵی ڕابردوو چەند پێوەرەك و چەند تەوەرەك هەنە کە پێمان باش بوو وەکو حکوومەتی هەرێم وەکو نوویسینگەیەکی خەری ڕاستپەردە نێودەوڵەتیەکان کە بەرپرسیارەتێکی نێوخۆی نێودەوڵەتیمان هەیە لەسەر ئەو مەلەفانە بە تایبەتی ئەوانەی کە گرێدراون بە دۆسیەکان بە تایبەتی دۆسیەی مافی مرۆڤ. دیارە لە ماوەی ڕابردوو لە ساڵی 2021 چەندین راپۆرتی نێودەوڵەتی دەرچووە و بەردەوامیش هەبووە لە ئاڵۆگۆری زانیاری لە بینی ئێمە و لایەنە نێودەوڵەتیەکان. گرنگترین ئەو راپۆرتانە کە ساڵی 2021 لەسەر هەرێمی کوردستان هەڵسەنگاندنیان هەبووە و ڕووداوەکانیان بڵاو کردوتەوە تێدا، ئەویش راپۆرتی وزارەتی دەرەوەی ئەمریکا بووە بۆ ڕەوشی مافی مرۆڤ و هەروەها ڕەوشی بازرگانیکردن بە مرۆڤ و هەروەها راپۆرتەکانی یونامی و کۆمسیاری باڵای مافەکانی مرۆڤی سەر بە نەتەوەی گرتوەکان بووە، ئەویش لەسەر بابەتی ئیدعاءاتی شکنجەدان و ئازادی ئاینیەکان بەگشتی و هەروەها دادگاییکردنی دادپەروەرانە. چەندین راپۆرتی تر و تێوانینی تری نێودەوڵەتی هەبووە ئێمە لە ماوەی شەش مانگی ڕابردوو بە بەردەوام بە شێوایەکی تێر و تەسەل دانوستاندن قسە و بەدواداچوون و هەروەها ئاڵوگۆری هەبووە لە بینی ئێمە و لایەنە نێوخۆی نێودەوڵەتیەکان. دیارە ئەو بابەتانە کە گرنگی حەزەکەم ئەمڕۆ لە پرس کۆنفرانسی ئەمڕۆ لەگەڵ ئێوەی ئازیز باس بکەم، ئەویش ئەوەیە کە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕوونکردنەوەکانی حکوومەتی هەرێم لە چەندین تەوەری گرنگ دەکات هەمووتان ڕۆژانە سەرقاڵ و خەریکن کە ڕووماڵی دەکەن. یەکەمیان بابەتی ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەیە. دیارە راپۆرتی وزارەتی دەرەوەی ئەمریکا و چەند لایەنێکی تری نێودەوڵەتیش واتە ئەو دانوستاندنانەش کە هەیە ڕۆژانە و پرۆسەی چاکسازیش هەر هەمووان بەگشتی ئەم بابەتە بە گرنگ وەردەگیرێت هەم بۆ داهاتوو و هەمیش لە ئێستادا. ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە ئەمە پرۆسەیە کە بە پێی پرۆسەی چاکسازی دەستی پێکردووە. کابینەی نوێم هەنگاوی گرنگی هاوێشتووە بۆ ئەم پرۆسەیە و دیارە چەندین لیوای تری تازە یەکتریان گرتووتەوە لەسەر چەتری وزارەتی پێشمەرگە بە تایبەتی یەکەکانی 1970. دیارە 4 لیوای پیادە کە لیواکانی 15 18 و 19 ئەو 4 لیوایە لە ڕاستیدا کە سەر بە هێزەکانی 70 و 80 ئەمانە یەکتریان گرتووتەوە و کەوتونە بن چەتری وزارەتی پێشمەرگە. دیارە ئەوانە نزیکەی ئەو 4 لیوان نزیکەی 8000 ئەفسەر و پێشمەرگە بوون. واروە بە درێژایی پرۆسەکەشدا ئەتوانم بڵێم کە یەکەی پشتیوانی 2 و یەکەی پشتیوانی 1 کە سەر بە وزارەتی پێشمەرگەنە ئەمانەش لە پرۆسەی گرتنەوەدا کەوتونە بن چەتری وزارەتی پێشمەرگە و لە ئێستادا سەرقاڵی گواستنەوەن بۆ تەکمیلەی پرۆسەکە. دیارە لە ئێستادا نزیکەی 19000 ئەفسەری پێشمەرگە و خودی پێشمەرگە لە یەکەکانی 70 و 80 یەکتریان گرتووتەوە بۆ پرۆسەی چاکسازی لە بانکۆ ڕفۆرم لە وزارەتی پێشمەرگە. ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ هەم داواکاری نێودەوڵەتی بووە و هەمیش داواکاری لایەنەکانی تری نێوخۆیش بووە. دیارە یەک حسابیش لە وزارەتی پێشمەرگە ئێستا دروست کراوە و یەک حسابەی وزارەتی پێشمەرگە تەواو بووە، ئەمەش بۆ ئەوەی کە بودجە لەسەر ئاستی وزارەتی پێشمەرگە بەشێک لە پرۆسەی ڕفۆرم ئەمەش یەکتر بگرێتەوە و یەک حساب و یەک ژمێریاری هەبێت لەسەر ئاستی وزارەت. بابەتی دووەم بابەتی ڕەوشی پێکهاتەی ئاینی بە تایبەتی ناوچەکانی کە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان، ئەوەش بابەتێکی گرنگە. بابەتی کوچبەران لەم دوایەدا ئەمانەش چەند راپۆرتێکی نێودەوڵەتی بە تێر و تەسەل لەسەر هەم ڕەوشی هەرێمی کوردستان ئەم کاردانەوەی ئەم کوچبەرانە باس کراوە. ئەوی کە گرنگە حەزەکەم باسی لێ بکەین ئەویش ئەوەیە کە ئێمە لە حقیقەتدا بەنسبەت مەلەفی ئاوەرە و پەنابەر ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 900,000 بەسەرەوە ئاوەرە و پەنابەرمان هەیە. ئەم پرۆسەیە بەردەوامە. نزیکەی 700,000 ئاوەرەیە لە هەرێمی کوردستاندا هەن ئەم 700,000 ئاوەرە بەسەرەوە ئەمانە پرۆسەیەکە لە 2014 لە کاتی هاتنی داعش بەردەوامی هەبووە و گەڕانەوەیەشیان ڕاستە ژمارەیەکی زۆر ئەتوانم بڵێم نیوەی زیاتری ئاوەرەکان گەڕانێتەوە، بەڵام بەشێکی زۆریش ماون لە هەرێمی کوردستان. بە هەمان شێوەش پەنابەرانی سووریا، ئیران، تورکیا و حتا بەشەکانی تریش
وەکو فەڵەستین بۆ نمونە و پانابەری تریشە لە هەرێمی کوردستان تا ئێستا بەردەوامیان بۆیە. ئەوی کە گرنگی مە باس بکەین بابەتی جێناکۆکیەکانە یان کو ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئەو سیاسەتە کە ئێستا دەگوزارێت لەو ناوچانە سیاسەتی دەغیری دیموگرافی لەو ناوچانە ئەمە دەبێت لە هەر سەرژمێریەک لە کابینەی داهاتوو حکوومەتی عێراق ئەمە دەبێت بەرچاو بگیرێت چونکە هەم گەڕانەوەی ئاوارەکان بوو ناوچەکان ستەمە و هەمیش خەڵکێکی زۆر لەم ناوچانە تا ئێستاش مەترسی لەسەر ژیانە بە تایبەتی ئەوانەی کە کوردن و نەتەوەکانی ترن بۆ گەڕانەوە بۆ ناوچەکانی خوان. هەر بۆ نمونە لە کەرکووک پاش ئەوەی کە ئەنجامی برایەکانی هەڵبژاردننی دوای عێراق ڕاگەیاندرا 80 گەنجی کورد دەستگیر کران لە شاری کەرکووک و ئەمە بەپێ ئەو داتانە کە بەردەستمان کەوتووە دیارە تۆمەتیانەوە بە مادەی 222 یاسای سزادانی عێراقی کە یاسای خۆپێشاندانی عێراقە ئەمانە سزادران و بە کەفالەتی 3 میلیارد دیناری و لە هەمان کاتیشدا بەڵێنامەیان پێ پڕکرایتەوە کە نابێت لە ماوەی 6 مانگی داهاتوو ئەم گەنجانە لە هیچ گردبوونەوەیەکی مەدەنی بەشداری تێدا بکرێت. ئەمە ڕەوشی ئەم ناوچانانە کە ئێستا پاش هەڵبژاردن و کابینەی تازای حکوومەتی عێراقیش ئەیبینین بە بەردەوامی هەر هەیە. بەنسبەت یزیدیەکان خوشکەکانی یزیدی خوشکبرای یزیدی دیارە 3550 ئەوە ڕقەمی دواییە کە لە دوایی مانگی 12 2021 بەدەستمان کەوتووە ئەو ڕێژەی ڕزگاروانی یزیدیەکانی دەستی داعش کە ڕزگار کراون تا ئەم لە 1206 کەس ژن بوون. مەسیحیەکان کە پێکهاتەیەکی تری گرنگن لە هەرێمی کوردستان توانە بڵێم ئەم ڕێژە ئێستا گەشتوتە 275,000 ببینم ڕێژەکە بەردەوامە و بەرەو زیاتر داوە 275,000 لە برا مەسیحیەکان ئێستا لە هەرێمی کوردستاندا هەن و 12 کەنیسەی خوان ئێستا هەیە و دیارە لە قوتابخانە و هەم بە تورکمانی و هەم بە سریانی ژمارەیەکی زۆرمان لەبەردەستەوە بەرەو زیاد بووندا. زەردەشتی کە پێکهاتەی زەردەشتی لە هەرێمی کوردستان حقیقەت ئەو ئامارانە پێشتر بەردەستمان نەبووە ئێستا بەردەستمانە ئەتوانم بە شێوەیەکی فەرمی ڕابگەینم 15 بۆ 20,000 کەس ئێستا خۆیان وەکو زەردەشتی ئەناسینن یانکو تعریف دەکەن لە هەرێمی کوردستاندا هەن. بەنسبەت حقیقەت گردبوونەوە مەدەنیەکانیان کە خۆپێشاندن ئێمە لەو دواییەدا لە شاری سلێمانی بە تایبەتی لە 21/11/2021 زۆر لە تەقاری دەوری باس کرد و ئەعلامی نێودەوڵەتیش تەختیەی بابەتەکان کرد. دیارە بابەتەکە لەسەر خەرجکردنی دەرماڵە بوو بۆ قوتابیان. موقفی حکوومەت زۆر وازەحە. حکوومەت ئەو هێزە ئەمنیانەیەکی هەیە بۆ ئەوەی ئەمنیەتی و سەقامگیری هاوڵاتیان بپارێزێت. ئەوە بەشێکی بەرپرسیارەتی خۆیت. بەشی دوم ئەوەیە کە لژنایەکی بەدوەدا چۆن دروست کرا بۆم بابەتە و بریارێک لە ئەنجومەنی وەزیرانیش دەرچوو کە ئەو دەرماڵە تا حدێکی باش بۆ خزمەتگوزاری و ئەو بەشە ناوخۆیەکان کە هەیە خەرج بکرد و ئەمە کەوتیتە بواری جێبەجێکردن. بەنسبەت ئازادی میدیایی لە هەرێمی کوردستان ئەمە بابەتێکی گرنگە کە حقیقەت دەتوانم بڵێم من لەوە بە دەست پێ بکەم. حکوومەتی هەرێمی کوردستان ئازادە وەکو هەر کیانێکی تر فەرمی و نافەرمی لەگەڵ کام کەناڵ قسە بکات ئەوە هەم چۆن ئازادی بە میدیایی هەیە بەڵام ئازادی تاکە کەسیش هەیە ئازادی فەرمیش هەیە ئازادی دامەزراوەکانیش هەیە. حکوومەت بە ئازادە لەگەڵ کام کەناڵ تەختی هەواڵەکانی خۆی بکات ئازادە لەگەڵ کام کەناڵیش بتوانێت سەردەری تەعامل و هەڵوگوری زانیاری بکات. ئەمە بەشەکە لە ئازادی دامەزراوەکان بە شێوەیەکی گشتی چ هێزێک نییە یان چ پەیماننامەیەکی نێودەوڵەتی نییە کە کەناڵێک عەفوەن کە لایەنێکی حکومی یان فەرمی لە هەڵ وڵاتێک ناچار بکات ئەبێ لەگەڵ ئەم دەستگا تەنها قسە بکە یان دەکە تەنها ئەم دەستگا ئامادە بێت یان لە هەموو پرێس کۆنفرانسەکانی حکوومەت دەبێت تەنها عەفوەن هەموو دەستگاکان ئامادە بن. ئەمە شتێکی گرێدراوە هەم بە کەناڵەکان هەم گرێدراوە بە تەختیەی یا پرۆسەی سیاسی ئەو حکوومەتە کە لەبەردەستیت. دیارە لە 2021 چاوێکی زۆری نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان بوو بابەتی ڕۆژنامەگەری و ئازادی ڕۆژنامەوانی. ئێمە باسی دوو راپۆرتی گرنگ بکەم. راپۆرتی یونامی دیارە لەم دوو سێ راپۆرتێکی هەبووە لەسەر ئەم بابەت هەنگاوەکانی حکوومەت هەرێم بە ئەرێنی باسە کرد و هەنگاوەکانی حکوومەت هەرێم بە پۆزیتیڤ باسە کرد. باس لە ئاستانگیەکانیش دەکەن. لەو راپۆرتانە کە یونامی بەڵاوی کردوتەوە تێروانینی حکوومەتی هەرێمیش تێدا بە تێر و تەسەل بەڵاو بوویتەوە. ئێمە یەکەمین دامەزراوەی فەرمینە لە عێراق و لە ناوچەکە کە یونامی UN بە فەرمی تێروانینی حکوومەتی ئێمە بەڵاو دەکاتەوە بەشێک لە خوێندنەوەی خۆی لەسەر ئەم بابەتە کە ئەمە هەنگاوێکی گرنگە.
دەستگای ئەنکو سنتەری میترو بوو نمونە بەراوردی 2021 لەگەڵ 2020 دەکات کە لە شەر پێشمانگی یەکەم ئەڵێت پێشەکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بە نیوەی ڕێژەکە کەم بوویتەوە ئەوە پێنجمانگی یەکەمی 2021 مەبەستمەوە لەگەڵ 2020 دەینە بابەتی ئەو ئەوانەی کە حقیقەت ئەدعاتی وا هەبووە کە خەڵکەکە بە ڕۆژنامەوان بووە وەگیراوە ئێمە لەم بابەتە زۆر وازحین پێشتریش و ئەم سیاسەتە هەر بەردەوام دەبێت حکوومەت یاریمی کوردستان بەشێک نییە لە دادگاکانی هەرێمی کوردستان بەشێک نین لە حکوومەت یاریمی کوردستان لەوەدا حقیقات ئەتوانم بڵێم کە حکوومەت یاریمی کوردستان هەم بۆ پرۆسەی دادگایکردن و هەم بە پرۆسەی وەرگرتنی زانیاری و داواکاری گشتی کە بەشەکە لە حکوومەت ئێمە هەر کەسە کە دەستگیر دەکرێت بە پێفەرمانی دادوەرە و هەر کەسێکیش کە بە دادگا دەدرێت لێکۆڵینەوەکان بریار دەدەن کامە یاسا جێبەجێ بکرێت با وازح بینەوەدا ئەوە دادوەری معنیە و ئەوە لێکۆلەری معنیە کە بریارە داد کامە یاسا دەبێت جێبەجێ بکرێت و کامە بەرگەی یاسایی دەبێت لێکۆڵینەوە لەسەر بکرێت لەگەڵ کەسی کە دەستگیر کراوە و ئەمان قسەی مەبووە لەگەڵ نارینە دەوڵەتیش و لە هەموو وڵاتێکی دنیاش وایە لەوەدا حقیقات ئەوانەی کە دەستگیر کراون هەندێکیان دانیان بە تاوانەکانیان داوە هەندێکیان ئینکاریان کردووە دانیان پێ نەناوە ئەوی کە دانی پێ نەناوە دووبارە لێکۆڵینەوەکان بەردەوام بوونە یاسای توبرگەی تر لەسەری جێبەجێ بووە ئەوی کە دانی پێنەوە حکمی یاسایی بەسەری سپێنراوە و ئێمە توانین بڵێم ئەو یاسانە کە لەسەر ئەم خەڵکە لەسەر ئەم گروپانە کە یانکو ئەو کەسانە جێبەجێ کراوە تکاتان لێ دەکەم بالەوە تێبگەین یاسای ڕۆژنامەوانی حەسانە نییە بۆ یەکێک ئەگەر بێت و کارێکی کردداری تەکتێکدانی ئەمنیەتی وڵاتێک یان کارێکی ئیجرامی بکات یان کارێکی ترۆر بکات یاسای ڕۆژنامەوانی ئەتوانی بیپارێزێت یاسای ڕۆژنامەوانی بۆ کاری ڕۆژنامەگەریە بەڵام ئەم بەراوردە ئەم هەڵسەنگاندنە بۆ حکوومەت نییە بریار بدات بۆ دادوەرە بۆ دادگایە بۆ دەسەڵاتی دادوەریە بۆ ئەم بابەتە ئافەن بۆ ئەو لانەنە یاساییانەیە کە بریار لەسەر بدەن بۆیە ئەیبینین لە ماوەی دادگایکردنی ئەم چەند کەسە حقیقت ئێمە دیتمان لە دادگاکانی ئێمە یاسای ژمارەی 21 2023 جێبەجێ کرا هەندێکیان نەخێر یاسای سزادانی عراقی جێبەجێ کرا مادەی 556 لە یاسای سزادانی عراقی و هەندێکیانیش بە مەوادی تر کە مادەی بەکارهێنانی ئامەری ئەلکترۆنیەکان بوونە سزا دراون ئەمانە هەموو ئەو وردەکاریە کە دەبێت دەسەڵاتی دادوەری قسەی ئەخیر و کوتایی لەسەر هەبێت بابەتی تر حقیقت ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەمە دیارە چەند دین جار ئەیبینین لە بەتایبەتی لە ئەعلامی ناوخۆش کە باز دەکرد من حەزەکەم ئەمڕۆ بە ڕقم بە داتا لەگەل ئێوەی ئازیز لەسەرم تاوەرە ڕاوەستیم ئەویش لە 2021 لە کاتێک کە کابینەی نوێم کەوتوتە سەر سکە ئەتوانم بڵێم 445 داوای سزایی لەسەر گەندەڵی تۆمار کراوە لەوەدا 560 داوای سزایی لە قۆناغی لێکۆڵینەوەدا و لەوە گرنگتر 704 کەیسی گەندەڵی لە هەردوو قۆناغی هەواڵدەری و سزایی ئێستا لە هەندەستەی دەستپاکیەوە لە ژێر لێکۆڵینەوەدا و کۆی ئەو کێسانەی کە لە ساڵی 2020 ئامارەکانی دەستەی دەستپاکی زۆر وازەحە 136 کەیسی سزایی ئەم ساڵ چۆنەتە قۆناغی دادگاییکردن ئەمە دەستکەوتێکی گرنگە کە بەراوردی دەکەیم لە ساڵێکدا 400 کەیس بەڵام لە ماوەی پێش ئەو ساڵە تەنها 100 کەیس ممکن لە چەند ساڵێک بگەنە قۆناغی سزایی و دادگای و لێکۆڵینەوە ئەمە پرۆسایەکی گرنگە کە توانم 4 جار زیاتر پرۆسەی خێرایی ئەم پرۆسە خێراییکی گرنگە و بەنسبەت ئێمە و لانی نێودەوڵەتی گرنگە کە ئێمە ئەم بابەتە زیاتر تاحی بکەین نزیکەی لە 2020 جوار سنوورەکانی هەرێمی کوردستان لە 2021 بردباران کراون و 216 لەوانە هێرشی ئاسمانی بووە 403 توپباران بووە و 8 هێرشی زەمینی بووە طبعا ئەمە تەنها تورکیا نەبووە ئیرانیش دیارە چەند هێرشێکی ئاسمانی و توپبارانی هەبووە لەسەر سنوورەکان بەنسبەت هەرێمی کوردستان داواکاری ئێمەش لێرەدا وازەحە حکوومەتی عێراق تەرەفی سەرەکیە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تەرەفێکی ترە و یۆنامی کە نێردەی نەتەوەیە کردوەکانە ئەتوانم بڵێم لەم بابەتە وەکو پێویست نهاتی تەسەڵات بۆیە ئەو چاکسازیانە کە هەبوونە پێشتر بنهاتیان بۆ دروستکراوە تەکمیلە نەکراون تەکمیلە بکرێن و پرۆسەی زیادکردنی چاکسازیەکان دەست پێ بکات و جگە لەوەش حقیقت ئەتوانم بڵێم پرۆسەی تر بۆ ئەوەی کە
جماره داواکاری گشتی استافیان زیادتر بک لچاوسرجکان اماش پروسای کی ترکه امل سری رادوسی هر بو معلوماتی اما پلانه که هریمی من هیا و اما لمانگی داهتو ام پلانه رادگینی و ام پلانه بو 4 ساله و ام پلانه ما بستی سرکی من اول نچینه زیادتر بواری شرح و توضیح و رون کردنوا حکومتی هرم دیوید نمونه بیت لناو چکه بو پروسی